دووبارە سڵاو مەمەسا لە هەر لەو 4 ساڵەیە لە کۆتایی ئەو 4 ساڵەیە بەگوێرەی بەشێک لە هونەرمەندان باسی ئەوەکەن کە دوژمنایەتێکی زۆری گۆڤاری شاکار کرا لە کاتێکە وی بۆ چوونی زۆربەیان ئەو گۆڤارە تاکە شتێک بووە کە ئەو یەکێتی هونەرمەندانەی ئەم دەڤەرە شانازی پێوە کردو تۆ بۆ تەسلیمی ئەو فشارانە بوویت یان دوجار شاکار چی لێ هات بۆ دەرناچێ ئیستا خۆی ئەو لەو 4 ساڵە شاکار بەردەوام دەرچووە و فعلەن دژایەتیشی کرا محارەبەشی کرا لەلایەن کێوە ئەکرا لەلایەن ئێوە وەکو دەستەی باڵا هەر لەناو دەستەی باڵا بەڕاستی کۆمەڵی برادەر دژایەتیان نەکرد ئەنووس شاکار لە سلێمانی دەرنەچێ بام کەمە دراسەشمانە کرد ئەو ئیمکانیەتە لە هەولێرا نییە کە شاکاری پێدەچێت ینی دوژمنایەتەکە لە سەو بنەمایە نەبوو کە هەردای خەن بە یەکجاری مەبەستەکەەوە بوو کە لە سلێمانی دەرنەچوو ببرێ لە هەولێر دەرچێت خۆی دوو حاڵەتەیە کە ئەبرای هەولێر ئێمە مازانی مردارە بێتەوە ینی دەرناچێت چکە تواناکە نەبوو کە توانەکە نەبوو دەستی نووسین دەبووشن دەرناچێ لەبەرەوە محاوەلێکی زۆر کرا بۆی کەوا شاکار دەرنەچێ بەڵام ئێمە ئیسرارمان کرد و دەرچوو لە هەر لە سلێمانی دەرەچوو و هەتا ئەو ڕۆژەی مؤتەمەری گیرا و کە من سەرۆک بووم شاکار دەرچووە بام ئێستا کە دەرناچێ ئەوە توانن ئێستا لە نەقیبی هونەرمەندان کاگنیاز و لەگە ئەنجومەنی باڵا لیان پرسم بۆچی سەدی شاکار تۆ هیچ زانیارێکە نەبوو لەسەرەوەی کە بۆچی ڕایگیرە بەڕاستی لێم نەپرسی بوون وەلو من هاتوچوانەکەم و سەردانیشانەکەم بەزوازە مشکلەکان میزانەیە ئێمە وەختی خۆی هەمومانە 6 ملیۆن دینارمان تەخسیزە کرد بەس ئەوەشت بۆ شاکار باشە بەڵام ڕێکخراوێکی ئاوا بە پێ و زانیارانی کە لای منە لە نێوان 42 بۆ 47 ملیۆن دینار مانگانە بودجێ هەیە 47 ملیۆن 47 ملیۆنی ڕێک بەڵێ کەواتە نزیکەلەوە ینی بەم پارەیە لە کاتێک ئەم ڕێکخراوە نەسپۆنسەری کلیپی هونەرمەندێکی گۆرانی بێژەکە نەسپۆنسەری پیشانگایەکی شێوەکاری هونەرمەندێکی شێوەکارەکە نە پارەی پەیکەری هونەرمەندێکی پەیکەرتاش هەیە یعنی بۆ ناتوانێت گۆڤارێکی پێ دەرکە ئەو کاتی تۆ لێو بووی ئەم پارێتان چۆن دابەشە بەڕاستی ئەو وەختێک کە ئێمە لێو بووین بە جوهود و زۆرە ملێ یارمەتی هونەرمەندمان زۆرراوە بۆ ماڕستکردنەوە بۆ پێشکردنی شانۆگەری بۆ کۆنسرت یا هونەرمەندێک نەخۆش بوو بێ لێ قەوماویە هەر کارێکی هونەری ئێمە پێی توانە هاوکاری ماکرۆ بەڵام دانی پیانە وەکو پێویست نەبووە ببوورە لەو بودجێ یارمەتیتانەیە تەکلیفتان بۆ کرد لە بەرپرسەکان کە شتە پارەی بۆ سەرفکەن لەو بودجێمانە لەو بودجێ بەڵام وەکو ڕێی فەریدوندارتاش من بەدڵم نەبوو من ڕئیم وا بوو کە هەموو مانگە 15 ملیۆن دابنرێ بۆ هاوکاری هونەری بەڵام برادران زۆربیان معارض بوون لە 32 ملیۆنەکە بۆ کاروباری ڕێکخراوی با بەکار بێت ئەگەیمە هەموو مانگە 15 ملیۆنماندا بنایە باوەڕ بێت کەم هونەرمەندە بوو لە کوردستانە دەستگورەی نەکرێ بۆ کاری هونەری چون ئیشی ئێمە هەندانی هونەرمەندە بووە بەرهەموو داهێنان ئیشەکەی ئێمە ئەوەیە مام حکوومەت بەسەراحە دێڵەوە بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری ئەو وەختە بە هیچ جۆرە هاوکاری ناکردین خەلەلەکە ئێمەش نەبووین خەلەلەکە چەند بەرادەرە بوو لە ئەنجومەنی باڵا سراعیان هەبوو لەگەڵ وەزیری ڕۆشنبیری و وەزارەتی ڕۆشنبیری بۆ هۆی ئەوەی کەوا بینی ئێمە وەزارەتی ڕۆشنبیری تێکچێ ئەگەنا من هەموو جارێ چوم سەری وەزیریش براو قسەشم لەگەڵ وەزیر بۆ ئەو وەختە کاکفەلەکە دین کاکەی بوو زۆر ئیجابیش بوو بەڵام لەبەرەوەی لەگەڵ سینا شۆرد بوو هیچ شتێکیان نەکرد بەس ناکۆکی شخصی ئەکرێ ینی لە نێوان وەزیرێک و هونەرمەندێکە بێتەوەی ڕێکخراوە بێ بە قوربانی ناتوانێت هیچ بکە زیاتەوە ئەوە عقڵێتی مجتەمەعی ئێمەیە ئەگە ئێمە بە پێی موسەسات ئیش بکەین بە پێی یاسا ئیش بکەین کابێ دیدی کەسێتی نابێت دەور ببین باشە مامۆستا زۆر باشە با لەسەر مەسەلەی بودجەکە بوەستین ینی یەکێتی هونەرمەندان ئەگەر یارمەتی هونەرمەندی شیابێ بەڕاستی ڕەنگە بە ڕێژەیەکی کەم بوو بێ کەم بووە پێویست نەبووە ئەم پارەیە لە چیا سەرفەکرا ئەم پارەیە لە هەندێک شوێن کرێ خانومانە هی بارەگاکان بە موچەی
ئەندامانی ئەنجومەنی باڵا و ناوەندەکان یعنی لەقەکان لەگەڵ نووسینگەکان ینی حەو نووسینگەمان هەبوو لە حەو قەزا زیاتر بۆ موچەی ئەوانە بوو من خۆمیچەکم لە دژی ئەو موچانە بوو و زۆریشم هەوڵاوە و هەموو یادداشتەکانیشم ماوە کە یاومە بە ئەنجومەنی باڵا کە ئەمە شتێکی چاک نییە و ئێمە هاتوون بۆ خزمەتی هونەرمەندان نەک بۆ موچە وەرگرتن بام داخەکە بە ڕێی ئەکسەریەت کە قەرارە ترخۆتەوە بە خاسەبی بۆ ڕێی ئەکسەریەت من هەموو مزەکەرەکانم ماوە زۆربەی بۆ موچە چوە یانی لەو 47 ملیۆنە نزیکەی 38 ملیۆن 39 ملیۆنی بۆ موچە ڕۆیوە ئەی بەپی ئەو زانیاریانی کە تۆ هەتا ئەی ئیستا لە ئیستایە بەڕاستی بام بەسەراحەت بینم ئەم ماوەی کە من لە دوای موتەمەر کە ئەعلان کرد خۆم کاندید ناکەم و سوپاسیان نەکەم ئەتە چوومە دەرەوە بۆ عیلاج تقریبا 9 مانگی لێرە نەبووم من ڕاستە سەردانیانەکەم و ئەوان دێن بۆ لام بەڕاستی ئیسفساری ئەو نەکەم بەڵام ئەوەی کە من لێم بیستون ئەزمەیەکی مالیان هەیە بە پێی ئەو سیستەمی کە بۆیان دانراوە فەرمانبەرێکی زۆریان هەیە بێ موچایان بنێ لە بەرەو میزانەکە بەشیان ناکە بە پێی ئەوەی کە من لێم بیستون باشە بەڵام سندیکایە ڕێکخراوێکی بۆ نمونە ئاوە مامۆستا فەرمانبەری بۆ چییە؟ هەنی هەر هونەرمەند و هونەردۆستان خوان لەناو خۆیانە نایبن بەڕێوە یعنی خۆ ئەرکێکی وەنە قورسی لەسەرشان نییە وانە وەڵا ئەو ئەرکە قورسە نییە بە سەراحەت بەڵام ئێمە لەو پێشوەکو یەکێتی هونەرمەندان هەتا ساڵی 2006 کە یەکمان گرت کەسمان موچەمان نەبووە هەموو حسابات و سجلەتەکان مەوجودە کەسمان موچەمان نەبووە 35,000مان هەبووە بۆ هاتوچۆ بەڵێ کەس موچەی نەبوو کەس موچەی نەبووە ئەی باز لەوە کرێت کە کۆمەڵێکی تیا بوون لەو کاتە شاتەنانەت 300,000 و 150,000 موچیانەوە ئەو 300,000 باڵا لە ئەنجومەنی باڵا کەس 300,000 و 200,000 نەبووە چوە قایمی حسابەتەکان مەوجودە ئاسان ئێمە تا یەکمان گرتو مانگی 2 ملیۆن و نیومان هەبوو لە حکوومەت 2 ملیۆن و نیو ئەوە ڕێزلێنان بوو ئەو هونەرمەندانی پلەیەک بوون و خزمەتیان 30 ساڵ بەرەژوور بوو 300,000 وەرەگرت ئەوەی 25 ساڵ و ئەوانە بوون 200,000 وەرەگرت قسمێکی 150,000 ئەوە ڕێزلێنان بوو یارمەتێکی جەنابی مام جەلال هەبوو بۆ ئەو هونەرمەندانی کە دەستکورد بوون ئەوانە 45,000 هەبوو 35,000 هەبوو لەگەڵ ئەو ماڵە کۆچکرد و شەیدەکانی هونەرمەندان ئەوانە یەکی 50,000 بانانێ لەوانی کە زیاتر بەڵێ کەس 300,000 وەرنەگرتووە بەڵێ مامۆستا فەریدون دارتاش لە دوای بازهێنانت لە یەکێتی هونەرمەندان بەنیازی چیت ئەتوێت چی بکەی ینی ئەگەڕێتەوە بۆ هونەرەکە یا هەروە دانیشی لە ڕاستیە من ئێستا ماوەی تقریبا 4 ساڵە بەرەدانی ژزانن من چەند نەخۆشێک ڕووتێکمێک لەوانە فەقەرات کە فەقەراتەکانی منم زەختی لێ کردوم ئەوە نوێم جارە چم بۆ ئەڵمانیا بۆ عیلات و لەوێ دکتۆر ئامۆژگاری کردوم کە نابێ ئالەتی کەمان بەکاربێنم لەبەرەوەی کە ئەو حرەکەیە یەکەم ملم ئەزێدا و پشتم ئەزێدا تەسیرکا سەر حەبلیشەوەکی بەڕاستیش منەوە سێمانکەم بە 70 ساڵ پێویستیشم بە ئیسراحەت هەیە بەڵێ بەڵام من زانیاریەکم لە بەردەست هەیە کە گوایە ئینسیاتیفێک لە بەردەمی تۆیە بەنیازن بتکەنە ڕاوێژکاری کەسێکی گەورەی ئەم وڵاتە ڕاوێژکاری هونەری فکریشی وان حیزبیە فکریشی وان پێوتم تا ئێستا جوابم ناونەتەوە یعنی ئەیکیت یان نایکیت قەرارم ناوە قەرارە ناوە احتیمال هەیە بیکەی ینی ئەمە وەکو دوا ڕێگەیەک نازانم جارێ هەرچەنە فشارم لەسرە بەڵام تا ئێستا ئەوە تقریبا سێ بۆ مانگنیە 2 مانگە وەڵام مناونەتەوە بەڵێ من سوپاسیشیانەکە بکە و ڕێزە لە منەنێن وەکو ڕاوێژکارێکی هونەری بەڵام لەگەڵوا ئێشاهینم نەکردووە بەڵێ بریارم ناوە بەڵێ زۆر باشە تا چەند ئەو ململانی کە لە ناو ئەنجومەنی باڵای پێشووی یەکێتی هونەرمەندانە هەبوو هۆکار بووبووی کە کەستان لەم سندیکا تازەیە پۆست وەرنەگرنەوە یا دەرنەچنەوە لە ئەنجومەنی باڵایە خۆی وەکو عەرزم کردی ئیتیفاقی دوولایەنەکە هەبوو لەبەرەوە هەموو کاندیدەکان پێشتر دەستنیشان کرابوو لەگەڵ ئەوەشان مخۆم ساڵ زیاتر بوو بە مزەکرایەوە بە ئەنجومەنی باڵا و لە هەموو کۆبوون و
لقاء تەلەڤیزیۆنیەکان و ئیزدیگەکانە بەڵام کڕێتەوە کە من لە موتەمەرا جارێکی خۆم کاندید ناکەمەوە من خۆم بەویست و ئارەزوی خۆم لە موتەمەرای ئەعلانم کردووە کە مەناعلم زۆر زەختیان دەکردم کە بەردەوام بم من سوپاسی هەمووشیانەکەم بەڵام برادێک بەردەوام بی بوو وەڵا هونەرمەندەکان بەڵێ هونەرمەندەکان حەحیان نەکرد کە یانەوە بێت تۆ بەردەوام بی بەسەوە 28 ساڵە سەرۆکی هونەرمەندانی کوردستانم بەسە با برادێکگە بێ و من بەڕاستی زۆربەی و برادرانی کەسا ئەنجومەنی باڵای ئێستاشم من کاندیدم کردوون بە قسەشیان کردم سوپاسیشیان نەکەم تومەمانە کادری چاکن ئەتوان ئەنجومەنی باڵای کۆن بەڕاستی کەس خۆی کاندید نەکردەوە نەکرد کەسی کەس خۆی کاندید نەکرد چکە وەکو پێم وتی ئیتیفاق بوو ئەو مەجموعەی کە دەستنیشان کرابوو لە موتەمەرە هەڵبژێران و کۆتایانی منافیز نەبوو بەڵێ ینی ببوورە من لێ تێنەگەیشتم ئەمە ڕوونکردنەوەیکی زیاترم بێتێت تۆ بە شەگلانی ئیستا من کاندیدم کردوون لە لایەکی تری شۆڵی حزب نەوەکو ڕێی وتم ئەمانە عنسوری چاکن بۆ داهاتوی ڕێکخراوەکە ینی ئەمە بە حیزب بوت ئەوان بە هونەرمەندانی ناو کۆنگرە بەژارانی ناو کۆنگرە بەڵێ مامەسامەی زۆر بە ڕاشکاوی پێم بڵێ و بە حقیقەتیش برادرانی یەکێتیش پیانەوتم چێ باشە و چێ باش نییە و چێ بە باشە زانی ئەو یانی تۆ تەقیمی خۆشە یا بە حیزب نەک وەک تەقلید مەسەوتم ئەم تەقیمی ینی هەڵسەنگاندنی کەسایەتەکانی یا بە حیزب دە من ئەوان خەڵکیان تەرشیح کرد بوو وەکو حیزب وتم ئەمانە بەکەڵگنایەن بە قسەشیان کردم لاشان بردن لایان بردن بەڵێ ساگەڕەکەمەندانە بیزانەوە ساڕقان لێ من بە ویژدانیشەوە قسەم کردوانی بە سەراحەت بە ویژدانەوە وتومە ئەمە بەکەڵگنایە ئەمە فەرز مەکە بەسەر فەرنانە وەلو من هەر جملەتەن وەتەفسیلا ئامیشتەکەم بەدڵ نەبووە لەگەڵیشیان نەبووم بام هەوڵشم ماوە زیاتر بەلای خراپانە هەر بتوانی هێشتا ڕاستی کەیتەوە زۆر باش بام دەرەقەت نەهاتومەتەوە نەمتوانیوە ئەمە ڕاشکاوانە پێم بڵێ لە یەکگرتنەوەی یەکێتی هونەرمەندان و سندیکای هونەرمەندانە بەڵێ ئێوە قازانشتان کرد یا زیانتان کرد یعنی ئەگەر بە پێم عقلەتی ئیستاد بوویتە دوای تێپەڕینی ئەو ڕێکخراوە بوو هەموو کێشە و ئاڵۆزی و گرفتەی کە پێیە تێپەڕی باشتان نەکرد بۆ یەکگرتنەوە باسەڕەحە قسە بکەین وەکو پێشتر ئاماژەم پێکرد لە کۆنفرانس و موتەمەرەکانە ئێمە قەرارمان نبوو ئیمانمان بوو بۆ یەکگرتن و یەکڕێزی هونەرمەندان بە ئیمانەوە ئیشمان بۆ یەکگرت نەکرد دوایەوە 4 ساڵی خیان گفتوگۆکانمان لەگەڵیانە ئەو شتانی کە ئێمە ئەمانویست ئامانجەکانمان لە ئیتیفاقەکانەوە لە پەرۆ پرۆگرامە هەموو ئەوانی ئێمە فەرز بوو بەڵام دوای تووشی نەکسە بووین بۆ دوو سەبە بەگەڕێتەوە من بە ڕاشکاوێڵم هیچیان برادرەکانی خۆمان دوایی جدی نەبوون لە ئیشکردنا هەندێکیان ئەسڵەن پەڕینەوە یانی چی پەڕینەوە کڕیانن بەڵێ هەندێکیان مەراییە کرد لەبەرەوە برادرەکانی ئێمە جدی نەبوون لە ئیشکردنا بەرامبەرەکەشمان بەڕاستی وەکو حیزب ئیشیان نەکرد لەبەرەوە تەوازنەکان ورۆ دەگۆڕە مەسەلەن من لیستم گرتووە لە لقی فلان حیزبەوە بۆ فلان شوێن ئەمانە بکەن بە ئەندامی ڕێکخراوی هونەرمەندان چۆنەوە بێ لەنی بە تەوجیهی حیزبی خەڵک نێراوە بۆ لای ئێوە کە بێ بە ئەندام بۆ لای ئێمە نا بۆ خەتێکی خۆیان کە ئەمانە هەوڵبن بیانکەن بە ئەندام بەڵ ئەی بوشن گرتیشمان بەڵە گرتمانەوە نامانەمان ینی ئەو کەسانە بوون بە ئەندام نەمان هێشت بەڵام زۆر کەس بوو بە ئەندام کە ئێمە ڕەخنەمان هەبوو وەیەکێ لە خلافەکاری ئەم دوایە کە وەزعەکە زۆر تێکچوو ئەوە بوو کە ئێمە اعترازمان هەبوو کە نزیکەی 600 کەس کرابوو بە ئەندام کە حەقی ئەندامەتیان نەبوو لێتان سندنەوە حەقی ئەندامەتی قوربان ئەخە ناڵم کە هەردوو لاکە ڕێکەوتن لەسەر ئەوەی کەوا موتەمەر بگیرە بە حساب دوای موتەمەر ئەو تەصفیە کرێ بەڵام خۆشبەختانە ئەو تەصفیە کراوە ئەو تەصفیە کراوە باشە ینی هەنگایەکی باش چۆتە پێشەوە اینجا بەڕاستی ئەگەر جواب سوالە بەمەوە ئەگەر ئێستا بووی نامن نەمە ڕێیمەوە نەبوو یەکگرینەوە ینی هەر بوو ئیشمان نەکرد چکە بەڕاستی ئیشی چاکمانە کرد پەرۆشیمان هەبوو بۆ کارەکە وەکو ڕێکخراوەی دیفاعمان لە هونەرمەند دەکرد دەستکەوتمان بۆ جێبەجێ ئەکرد ئەرزمان بۆ وەرەگرت ڕێزلەنانمان بۆ وەرەگرت یارمەتیمان بۆ وەرەگرت لە نەخۆشیە هاوکاریمان نەکرد
ینی ئەوانە هەموو میهرەجاناتمان نەکرد گەورەترین میهرەجانی سەر تاسەری شانۆی لە هەولێر کردمان لە 94 گەورەترین میهرەجانی مۆسیقی لە سلێمانی کرا لە 95 گەورەترین میهرەجانی تەشکیلی لە دهۆک و هەولێر و سلێمانی کراوی هەموو هونەرمەندانی کوردستان زیاد لە 10 میهرەجانی شێوەکاری کراوە هەموو ئێمە هینما کردووە میهرەجانی ڕاپەڕین کراوە میهرەجانی شارەزوو 4 میهرەجان کراوە 10 میهرەجانی کەرکووکمان کردووە ئەو هەموو یەکێتی هونەرمەنداکرێتی سەر میزانی خۆشمان ئەی ئێستا هیچ چەند ساڵە ئەو یەکێتی هیچی نەکردو آخر سەریکەم کە بە وازەکەم تا 2006 کەیەکمان گرت تە لە دوای 2006 ئەو شانە هەمووی کاڵ بووە نەما کاڵ بووە نەما يعني هل بقطعي نما نەوەیەتی لێرە و لەوێ معرەزەکرێ لێ و لێوێ مەسە چالێکیەکرێ بەڵام ئەو میهرەجانە گشتیە لە 2006 تا سەر نەکراوە کە میهرەجانی سەر تاسەری کوردستان کرێ هەموو فەرنانەکانی کوردستان کۆوە کرایەوە باش خەلەلەکە ئێوە خۆتان نەبوون لە یەکێتی هونەرمەندان ئێمە لە یەکێتی هونەرمەندان ئیمانمان هەبوو کە بێ وشتانە بکەین لە پاڵ ئیشە پیشەیەک و ڕەخراوە یەکە ئەبێ هونەرمەند هان بین بۆ داهێنان و بۆ بەرهەمی نوێ و فیسیڤال بکەین بۆی کەوا زیاتر لە یەک نزیک بنەوە و ئاشنا بن بە بەرهەمی یەکتر باشە ئێوە ئیمانەکەشتان هەبوو و بودجەکەشتان لەبەردەساوە بەڵام بۆ نەکراوە پرسیارەکە وەکو عەرزم کردی لە دوای یەکردنەوەمان زیاتر بودجەکە ڕۆی بۆ موچە و ناوەندەکان ینی نەک بۆ بەشی هوەری ئەگە وەکو عەرزم کردەکە مانگیمە 15 میلیۆنمان لابایە بۆ کاری هوەری هەموو شتەکانی پێکرا سێمە تەجروبەمان هەیە تەنانەتەوە ڤیسیڤالە گەورانەشی پێکرا ئەوەشی پێکرا ئەوە بۆ داواتان لە حکومت ناکرد کە بودجێکی تایبەتان بۆ تەرخان کە بۆ ڤیسیڤالێکی ئاوا و بەڵامیش بەناویشێتی هونەرمەندانەوە بێ کاکەجان کردمان ئەنجومەنی وەزیران موافقەتیشی کرد کە 480 میلیۆن دینار بۆ میهرەجانێکی مۆسیقی هەر 4 پارچەی کوردستان و ئەوروپا کە لە سلێمانی بکرێ موافقەتی پارەکەش کرا لە ئاخر لەحزا پارەکان ڕاکرد نانە وەزارەتی ڕۆشنبیری ڕێگریە مالیە بۆ ڕایان گرت حەزیان نەکرد و میهرەجانە بکرێ لێرە لە سلێمانی بەڵێ ئەگە لە شارێکە بۆ حەزیان نەکرد میهرەجانە زۆرە کرێ باوانە میهرەجان نین باشە وەکو هونەرمەندێک ئەمە ڕاشکاوانە وەڵام بێتەوە ئێستا زۆر جا ڤیسیڤاڵاکرێ مەسەڵەن ڤیسیڤاڵی شانۆی سەر شەقام کرا لە دەربەندی خان ڤیسیڤاڵی شانۆی نێودوڵەتی کرا لە هەولێر ئەمانە بەشێکیان وەزارەتی ڕۆشنبیریەکە ئایا ئەرکی وەزارەتی ڕۆشنبیریە بێ ئەم ڤیسیڤاڵانە بکە یا ئەرکی یەکێتی هونەرمەندانە خۆی بێ بەڕاستی لە ڕووی مادیەکەوە بێ وەزارەتی ڕۆشنبیری بکات ئەبێ هاوکاریەکە وەزارەتی ڕۆشنبیری لەگەڵ سندیکای هونەرمەندانە ئەبێ پێکەوە کارە بکەن مرکزی فعلەکە لە ئەسڵە سندیکای هونەرمەندانە ئەو مرکزی ئیشەکەیە بەڵام داخەکەم ئەو تەنسیقە تا ئێستا لەگەڵ حکوومەتی هەرێمان نییە و بەسەراحەت حکوومەتی هەرێم ئەسڵن لە بەرنامەیان نییە یا منهەجێکی نییە بۆی کەوە پشتگیری کاری هوەری بکە و ئەو هەموو ڤیسیڤاڵانی کە تۆ ئەیبینی هیچی داهێنانی تیانە هیچی شتی نوێتیانە تەنانەت ئەوانەی دەرەوەش کەیەن ئەوانەی دەرەوش عەرز ینی ئەو داهێنانەی تیانە مەگەر تاکەتاکیان نەبێ ئەگەن ئەو داهێنانەی تیانە میهرەجان لە ئەسڵە ئەبێ بەرنامەی بۆ دانرێ ئەبێ و بەرهەمانی کە پێشکەشەکرێ بێت نوێ بێ و ئەمە منافەسەیەک دروست دەکەی بۆی کەوا منافەسەی یەکتری کرد بۆی باشترین بەرهەم پێشکەشکرێ بامێسا بۆ مناسەبات میهرەجانە دەکرێت مجەڕەت عەرزەکرێ و زۆربەی شتە کۆنەکان عەرزەکرێتەوە پارەکە وەرەگرن و تەواو ئەوەنە داهێنانە نەخزمەتی هوەریە ئێمە یاداشمان نا بە حکوومەت بۆ داخوازەکانی هونەرمەندان بۆ قانونی تەقاعدی فەرنانین بۆ قانونی حقوقی مؤەلیف لە 2006ەوە تا ئەم دەقیقەی حکوومەت نەیکرد مامۆستا ببوورە بە لەسەر ئەمە یەک تۆز بوەستین نەگەیشێتی هونەرمەندان بەشێکی زۆری ڕێکخراوە و سندیکاکان بەڵێ بەشێکی زۆری ئەو خاڵانەی لە یاداشتەکانیانە ئاڕاستی حکوومەتێکن مەتاڵیبی شخصی تەقاعدی هونەرمەند و بۆ نمونە ینی ئەمە من لەگەڵ ئەوەیان کە هونەرمەند مافی خۆیەتی ژانێکی زۆر باشی هەبێ بەڵام بۆ نمونە ئێستا لە میانی قسەکانمانە من و تۆ زۆر جار باسی و یاداشتانەوە کرد بەڵام یەکجار جملێ نەبوو باسی ئەوە بکەی
بۆ نمونە بڵێ ئێمە یاداشتێکمانیاوە بە حکوومەتی هەرێم کە پێ بڵین کاکابێم فستیڤاڵانە لە نێوان هیچەتی هونەرمەندان و وەزارەتی ڕۆشنبیرە بە مشتەرەک بکرێت. لانی کەم بەشی پەیوەندیەکانی کە بۆ هونەرمەندی کورد زۆر زەڕورە پەیوەندی هەبێت لەگە هونەرمەندی دەرەوەیە بن بە هیچەتی هونەرمەندان بە ئەمان ڕێکی خەن. ئەوە من تەبەن نەمیست باسی و مزەکەرە بۆکم کە لە 2010 تەقدیممان کرد تایەتی تا ئێستا بۆ نمونە پێدەرم لە کوردستانە یەک قاعە بە کەڵکی مەسرح بێ، یەک قاعە لە کوردستانە نێ بە کەڵکی عەرزی تەشکیلی بێت. داوامان کردو ئەمانە بکرێتەوە، ستودیۆی فەنی بکرێتەوە بۆ مۆسیقا، داوامان کردو بۆ فودی دەرەوە بێ بۆ ناوە فودی ناوە بچێ بۆ دەرەوەی وڵات ئەو عیلاقی کە جەنابە فەرمیە دامی و هونەرمەندە پێشکەوتوانە چنە دەرەوە بخوێنن بۆی بن بە کادرێکی باش بۆ داهاتووی میلەتەکە. ئێمە ئەمە مشتانەمان ئەرشیفی نەتەوەی ئەم میلەتە بکرێ. زۆربەی شتە هونەرەکانی ئەم وڵاتەمان کولتوری ئەم وڵاتەمان هەمووی وێران بوو، هیچی نەپارێزراوە، هەمووی فەوتاوە. میلەتێک بەوە ئەناسرێ کە شارستانەتەکەی تا چ دەرەجەیەکە کە وەفدێگیە نایە سەری عیمارات بکە، ئەچێت سەیری شوێنە ئەسەریەکانەکە و شوێنە توراسەکانەکە بەوە شارستانەتی و میلەتە زانیە چییە. باملای ئێمە ئەوان هەمووی نەماوە، هەمووی فۆتاوە بۆ ئێمە ئەو مزەکەرانمان ناوت سەبارەت بەوانە هەمووی، بەڵام داخەکەم گوێمان لێ ناگرن، بە قسەمان ناکەن. خەتای هونەرمەندیشی تایە. هونەرمەند ئەگەر یەکگرتوو بێ، ئەگەر یەکڕیز بێ، یەک هەڵوێز بێ بە دڵنیایەوە ملەیەن. بەڵام داخەکەم زۆر هونەرمەند هەر بڵێن مەرحەبا هەموو شتێکەکە. بەداخەوە کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە. بەڵێ تۆ ماوەیەکی زۆر کارژێڕی مەڵبەند بوویت، هی مەڵبەندی یەکێتی نیشتمانی کوردستان بووی لە شاری سلێمانی تا 95 بەڵێ بوو هازلێنە. وەڵا ئەوە قەنەعەتی خۆم بوو. قەنەعەتە بە حیزبایەتی نەما؟ وەڵام من گلەییم هەبوو، بەڵێ گلەی و ڕەخنەم هەبوو، هەچەنە برادەران زۆر ئیلحاحیان کرد کە بمێنمەوە من نەمامەوە، هەچەنە خۆشیان تەرتیبی چوونە دەرەوە کەشان بۆ کرد. بەڵێ گلەی و لەسەر چی هەبوو؟ وەڵا بەپێی بۆچوونی ئەو وەختەی خۆم لەسەر ئەدای ڕێکخراوەیی، لەسەر ئەدای محسوبیەت، لەسەر ئەدای ناسیستەمی ئەو ملاحەزاتانم هەموو هەبوو، بام کە سرم کرد ناتوانم شتێ بکەم، دژایەتیشم نەیەکردن، ئەوم بە چاکزانیم چمە دەرەوەی وڵات. بەڵێ زۆر باشە. وەکو دوا پرسیار لە بەرنامە تۆ بڕیار بوو ببی بە ئەندامی ئەنجومەنی ناوەند یان بووی بە ئەندامی ئەنجومەنی ناوەند؟ بەڵێ شتێکی وا لە گۆڕێ هەبوو بەڵام نەتکرد بۆ ئەمەت ڕەت کردەوە. ئێساش لە هەمان کاتە پێشنارێکی خراوەتە بەردەستە ببی بە ڕاوێژکار کەەوە شەر پۆستێکی حیزبیە ئەڵێ وەڵامم نایەوەتەوە تاسا وەڵام ناوەتەوە. بەڵێ من بەڵێ ئەوە یەکەم دەورەی ئەنجومەنی ناوەند من بووم بە ئەندام، تەکلیفێکی زۆریان کرد بووم بە ئەندام، بەڵام بۆ دەورەی دووەم من خۆم تەرشیح نەکردەوە. بەڵێ پێشیانوتم خۆ تەرشیحکە خۆم تەرشیح نەکردەوە. بەڵێ ئێستا ئەمە ئەوەی کە باسمان کە دوو پۆستی حیزبی بوو کە تۆ وازە لێنەوە هەردووچیان کارژێری مەڵبەند و بەڵێ ئەندامی ئەنجومەنی ناوەند. بەڵام سا اقتراحێکی کە خراوەتە بەردەستکەوی شەر پۆستێکی حیزبیە قەنەعەتە وایە ئەگەر بیکی ئەتوانی خزمەت بە هونەرمەند بکەیت؟ وەڵام من ئەوەی لە خزمەتی هونەرمەندا بێ من ئامادەم بیکەم، بام تاسا قەرارم ناوە. وەکو ئامادەیی نایانی مەبەسمەوەیە تا چۆن ئەگەر تۆ ئەو پۆستە وەربگری قەنەعەتە بەوە هەیە کە وەرگرتنی ئەو پۆستە هۆکارێکە بێ بۆی کە تۆ یارمەتی هونەرمەندی پێ بێ یا و حیزبە یارمەتی هونەرمەندی پێ بە؟ وەڵا ڕەنگە تەسیرم هەبێت، چونکە من بە ڕاشکاویژە لێم برادەرانی بۆی شارین و یەکێتی نیشتیمانی مەکتەبی سیاسیوانە یانی سوپاسی هەمیانەکەم هەموو ینی بەڕێزەوە سێری منەکەن و من تا ئێستا هەر شتێکیشم پێوت بێتن قەت دەسانە ناوە بەڕوومەوە، ینی قەت شتی شخصیشم داوان نەکردەوە بە ئاشکراژەڵم لێرە، بەڵام بۆ هونەرمەند و ببوورە سوودمەندیش نەبووی لە وەرگرتنی زەوی و ئەم بابەتانە؟ وەکو زیندانی سیاسی ئەرزم وەرگرتووە، وەکو هونەرمەند نا، وەکو هونەرمەند کە 650 قەتعم بۆ هونەرمەندان یەک قەتعم بۆ خۆم وەرنەگرتووە. بەڵێ زۆر باشە. فریدون دارتاش سەرۆکی پێشوویەتی هونەرمەندانی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆ بەڕاشکاوی. من سپاسی ئێوە کەم ماندوو بوون ئەزێت تا چێژە. زۆر زۆر سپاس. خۆشەویستانم بۆ سەرنجۆ تێبینێ دەتوانن لە ڕێگەی مەڵەدرەسی بەڕاشکاوی ADNRTTV.com پەیوەندیمان پێوە بکەن تا هەفتەی ئایندە بەڕاشکاویکی تر هەموو لایەکتان نەخۆشیابن.